بینەرانی خۆشەویست سڵاو خۆشحاڵم ئەم جارەش لە بەرنمەیەکی تردا پێتانەکەمەوە بە هیوام ئەم بەرنمەیەش بە مۆڵەوەیەکی تر بۆ سەر شارای بەرنمەکانی ترمان قبول بکەن. میوانی ئەم جارەمان ئەگەر چەند وێنەیەکی کەسایەتی خۆی هێنابێ ئەوە زیاتر و زیاتر وێنەی بۆنە و کارەسات و مێژووی ئەم نیشتیمانەی بۆ هێناوین کە گزارشت لە حاڵ و گوزەرانی مرۆڤی کوردەکە لە ڕۆژانی پێشودا. ئەو شارەزایە لە بواری مێژوو و مێژووی فۆتۆگراف. ئەم میوانە ڕێبارێکی ماندوو خۆنەویستی بواری وێنە و کولتور و بنەماڵەکانی کوردستانە. ئارەزومەندی تۆمارکردن و ئەرشیفکردنی ڕووداوە مێژوەکانی سەرجەم کووردە لە ڕووی سیاسی و مێژووی و کۆمەڵایەتی و فەرهەنگیەوە. ئەو دەڵێ مێژوو زانستی زانستەکانە، دەڵێ هیچ زانستێ بێمێژوو نییە. ئەو زانستەی مێژووی نەبێ زانست نییە. هەمیشە نیگەرانی ئەوەیە کە کورد درەنگ مێژووی خۆی نووسیوە. ئەم میوانە ئازیزە ساڵی 1962 لە گەڕێکی کانێسکان لە سلێمانی هاتۆتە دنیاوە. ساڵی 1970 پەیمانگای پێگانی مامۆستایانی تەواو کردووە. ساڵی 2008 بەشی مێژووی لە کۆلیژی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی بە پلەی دووەم تەواو کردووە. ساڵی 2013 لە تەمەنی 51 ساڵیدا بڕوانامەی ماستەری لە بواری مێژوودا وەرگرتووە. لە بەرەمەکانی ئەم میوانە بەڕێزە چەند کتێبێکن وەک سەرۆک شارەوانیەکانی سلێمانی 1890 تا 2003 و 1890 تا 2010 بە دوو چاپی جیاواز. هزر و ژیری بەرهەمی مناڵان کوردستان و مەسەرەی کورد وەرگێڕان 2006. ئەو وێنانەی لە خۆیان دەدوێن دوو بەرگن ساڵی 2006 و ببورن سێ بەرگن ساڵی 2006 و 2008. نەفرەتی فراونەکان وەرگێڕان 2007 شەجەرەی بنەماڵە دینەکانی سلێمانی 1984 تا 1940. کارکردن ئاسوودەیی ژیانە چیرۆکی مناڵان 2008. سۆمەریەکان مێژویان شارستانیان کۆتاییان 2009. پەلەکردن زیانی لە دوایە چیرۆکێکی مناڵانە 2009. کارەساتی منعاتە جەولی 1985 سلێمانی بە هاوبەشی لەگەڵ دوو نووسەری تردا ساڵی 2009. نەورۆز یان بەسەرهاتی جەژنێکی نەتەوەیی وەرگێڕان. ئەمە بێژگا لە ماستەرنامەکەی کە لەسەر بیری نەتەوەیە ساڵی 2013 تەواوی کردووە و بڕوانامەکەی پێوەرگرتووە و لە کۆتایی 2013 چاپی کردووە و ئێستا دە بەرهەمی تری ئامادەم بۆ چاپ مامۆستایە لە کۆلیژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی و بەناوی بەرنامەکەمانەوە زۆر بە خێراتنی مامۆستا عەبدولخالیق سابر کەریمەکەین و ماندوو نەبوونی لێکەین کە عەزێتمان ناوی کاتی خۆ بە ئێمە بەخشی. بەخێر بێ مامۆستا گیان. سپاسانەکەم خۆش بن یاخوا سەلامەت و سپاس بۆ دەرفەتە ڕەساتان. زۆر سپاس مامۆستا گیان. لە ڕاپۆرتەکەیە باسی ئەوەمان کرد کە ئەو میوانە بە ڕێزانی کە دێنە ئەم بەرنامەیە زۆربەی زۆریان وێنەکانی خۆیان هیماڵی خۆیانی شخصی خۆیانە کە هێنن بۆ ئێرە. ئەوەی کە لە بەڕێستا جیاوازە لە میوانەکانی پێشتر ئەوەیە کە جەنابتان وێنی تر وێنەی بۆنە و کارەسات و مێژووی ئەم نیشتیمانەتان هێناوەتە سەر ئەم مێزە بێجگە لە هەندێک وێنی تایبەتی خۆت. ئەمانەیە بزانین مامۆستا عەبدولخالیق سابر کەریم بۆ گرنگی بە مێژوو ئەدا و ڕای چییە لەسەر مێژووی فۆتۆگراف لە هەرێمی کوردستان و ئەگەر بتوانی کورتەیەک لەسەر وێنی فۆتۆگراف لە جیهانە لە مێژووی جیهانە بەگشتی بۆ بینەرانی کورسات بەس بکەین. سەرتا زۆر سپاسی بەڕست و کەناڵی کورسات دەکەم بۆ ئەم دەرفەتیان ڕەخساند بۆ هەندێک زانیاری لەسەر وێنە. سەبارەت بە وێنە ئەگەر بگەڕێنە بۆ مێژووی پێش زاین دەبینین کە لەو کاتانەدا کە مرۆڤ لە ئەشکەوتەکاندا ژیاوە کە هاتۆتە خوا لە ئەشکەوتەکان بە دوای بڵین خواردن و زیاتر ڕاوشتی وا بووە هەرچێکی بینیوە کارەساتێکی سروشتییان هەر ئاژەڵێکیشی بینیوە کە چۆتە ئەشکەوتەکە لەوێدا وێنەی کردووە کەواتەی وێنە لە ئەشکەوتەکانەوە دەست پێ دەکات کە هەزاران ساڵ پێش زاینە. دواتریش هەر لە پێش زایندا دوایەوەی کە با بڵین شارستانەتی گەلان پێش دەکەوێت وەکو لە شارستانی گەلانی ڕۆژهەڵاتیش و تەنانەت ناوەڕاستی ئاسیا و تەنانەت هەندێک جاری ڕۆژئاوای ئاسیا و ئەفریقاشدا و هەروەها ئەوروپاش دەسێ دەکەین چەندین نووسراو هەیە کە ماوەتەوە نووسینەکانیان لەسەر دەب بوو واتە لەوح بووە. ئەو نووسینانە لە قوڕ بووە
دروستیان کرد قوڕەکان دروست کردو بە شێوەی دەب کە دروستیان کردووە نووسینیان لەسەر نووسیوەتە کارەساتی ڕوودا بێ ژیانی بژێوی خۆیان بێ هەشتێک بێ کە ویستویان لەسەریان نووسیوە دواتر لەبەر تشتی خۆر وشکیان کردێتەوە ئەو نووسینانەی ئەو کاتانە بێجگە لە نووسینەکانی وێنەشیان کردووە کەواتە لەوێ شەوە وێنەش هەر پێدا بووە دواتر کە شارستانەتی بەرەو پێشەوە دەچێت و پەرزگا دروست دەبێت و هەروەها دام و دەستگای تریش دروست دەبێت هینی ئەو فەرمانڕەوانەی کە کاتی خۆی هەبووە بە زیاتر لە ناوچەکانی ئێمەدا با بڵێن وەکو ئیمپراتۆرەتی ئاشووری ئیمپراتۆرەتی میدیەکان ئیمپراتۆرەتی با بڵێن فرعونەکان و سۆمەرەکان کە سوبەرەکان دەوڵەت بوون و هەروەها چین و هەندێک گەلانی ناوەڕاستی ئاسیاش کە ئەمانە پەرزگا و ئەو دام و دەستگانیان دروست کردووە تەمەن کۆڵەکان و دیواریان هەبووە کۆڵەکەی تیابوو سەرێکی لەوێدا وێنەیان کردووە هێما دوایی هێما وێنەیان کردووە ئەمە زیاتر تا ئەسەکانش هەندێکیان لەوانە ماونەتەوە کەواتە بە درێژایی تێپەڕبوونی مێژی مرۆڤایەتی سەرەکەین بەرەبەرە وێنە چۆتە قۆناغێکی نوێوە واتە لە ئەشکۆتەکانەوە بۆ دەپەکان یعنی ئەلواحەکان لەوێشەوە بۆ سەر دیواری پەرزگاکان و دام و دەستگاکان و شوێنەکان کۆشکەکانی پاشایان دواتریش سەرەکەین لە سەدەکانی ناوەڕاستدا چەندین نیگارکێشی جیهانیمان هەیە بەتایبەتی لە ئەوروپا و کەمێکیش با بڵێن لە ئاسیا ئەو نیگارکێشانە ئەو وێنانەی کە تعبیریان لە ڕووداوەکانی ئەو کاتانە کردووە ئەبێت جەنگ بوو بێ ڕووداوێکی سروشتی بوو بێ ژیانی کۆمەڵایەتی بوو بێت کە چەندین نیگارکێشی ناودارمان هەیە وەکو دیلاکەروا وەکو ڕۆبنسن وەکو ڤانکۆخ و داڤنشی و گەلێک ئەوانە کە وێنەکانیان و تابلوانەیە کە کردوانە بۆ ڕۆژگاری خۆشیان و بۆ ئێستەکانش مێژوویشی گرنگی مرۆڤایەتی لە ناو تابلۆکانیاندا دەرەکەوێت تەمەەن نەک ئەو چوارە کەسانێکی زۆر زۆر تریژەیە کە ناوەکانت پێویست ناکات لەرەدا بڵێن دواتریش بەهۆی ئەوەی کە سەردەمی ڕۆشنگەری دوای سەردەمی ڕۆشنگەریش کە تەمەەن بڵێن لە سەردەمانەدا شۆشی پیشەسازیش هاتە ئاراوە بەتایبەتی لە چەند سەردەمی ڕێنیسانسی ئەوروپا ئەوانە دوای ڕێنیسانس کە سەردەمی ڕۆشنگەری دو ئیجا شۆشی پیشەسازیش کە لە ئەوروپا بەتایبەتی لە بەرتانیا سەری هەڵدا دواتر وڵاتەکانی ئەڵمانیا و هۆڵندا و فەڕەنسا و ئیسپان و ئەوانە تری گرتەوە سەرەکەین لە ئەنجامی ئەو شۆشی پیشەسازیان مرۆڤ بەرەو تەکنۆلۆژیا هەنگاوینە پێشکەوتنێکی زۆر گەورەمان لە هەنگاوێک کە ئەوان ناویانە لە بواری بەرەو پێشچوونی مرۆڤ لە زۆربەی بوارەکاندا سێرەکەین چەندین ئامێر هاتوونەتە ئاراوە بەهۆی ئەو زانانە و ئامێرانیان دروست کرد وەکو گرامەفۆن وەکو ڕادیۆ وەکو هەندێک وەکو با بڵێن کەشتی بوخاری هەڵمی تەلەگراف و تەلەفۆن ئەوانیان دروست کردووە یەکەوانە زانە مارکۆنیە کە با بڵێن ئەوە دروست کردووە تەلەگرافۆش یەنە سەر چی یەنە سەر ئەوەی لە کۆتاییەکانی با بڵێن کۆتایی چارێکی کۆتاییەکانی با بڵێن ساڵ 1960 بەرەو ژوور بۆ زیاتر ساڵ 1970 سەدەی 19 سێرەکەی نییە کامێرا لە ئەوروپادا هاتوتە ئاراوە کەواتە مامۆستا لە چارێکی ئەخیری سەدەی 19 ئەم بۆکسە کە پێڵن کامێرا سەرەتا لە ئەوروپا دەست پێ لە ئەوروپاوە دەستی پێ کردووە و لەوێەوە تر پەلی هاویشتوو بۆ چ وڵاتێکتر بەڵام هەتاوەکو گەشتوتە وڵاتانی با بڵێن ئاسیا خایان دوێتی لە ئەوروپا تەمەەن ئەو بۆکسانە کامێرا ڕسمیان پێگرتووە و ئەو ڕسمانە زۆری ماونەتەوە لە وڵاتانی ئەوروپی وکو ئەرشیڤێژداتەوە ئەگەر جێگەی نیگاری گرتوەوە نیگاری شێوەکاری بەڵام مانای وان نییە بە دروستبوونی کامێرا ئیتر نیگارکێشێتی هەر دەبینین لە کۆتاییەکانی سەدەی 19 لە سەرتاکانی سەدەی 20دا چەندین قوتابخانەی تری نیگارکێشی ینی با بڵێن شێوەکاری و ئەوانە هاتوونە ئاراوە وەکو با بڵێن سریالی دادایی و هەروە ئەوانە تریش سەبارەت بەوەی کە ئایا چۆن وێنە گەشتوتە با بڵێن کوردەکان چۆن با بڵێن کورد بەگشتی چۆن لە وێنە ئاشنا بووە ئێمە دەزانین کە لەو کاتانەدا بەشی زۆری کوردستان خاکی کوردستانی گەورە بەشی زۆریان کەوتبوونەژە دەستی ژێژ کەیفی دەوڵەتی عوسمانیەوە بەشێکی کەمیشی کەوتوێژە دەوڵەتی سەفەوی کە دواتر قاجاری بەدووادا هاتووە سێرەکەین کامێرا لەبەرەوەی دەوڵەتی عوسمانی لە ئەوروپا و نزیک بووە کامێرا پێش ئەو بگاتە دەوڵەتی قاجاری گەشتوتە دەوڵەتی عوسمانی کە لە ئەستانە پایتەختەکەی بووە لەبێ کوردەکان تەمەەن هەندێک لە ڕۆشنبیرانی کورد یا بڵێن هەندێک کەسای ئەوانی کە خوێندەواریانەوە ئەفسەر بوون یان با بڵێن لەسەرکی سەربازی یا لە دام و دەستگاکانی حکوومەتی دەوڵەتی عوسمانی دابوون کە بەشی زۆری پارچەکانی کوردستانی ئەو کاتانە کە چونەتە ئەوێ لە کوردستانی باشووریش و کوردستانی باکووریش سەرەکەی لەوێ ئاشنا بوون بە وێنەیان گرتووە تەمە من وێنم لای ساڵی 1995 خەڵکی سلێمانی لە ئەستەمبول بووە سەرەکی وێنەیان گرتووە یان لە بدایەتی جەنگی جیهانی یەکەمدا
سوارە بە کوردستانی ڕۆژهەڵاتیش کە ئەو کاتانەش دەسەڵاتی دەوڵەتی قاجاریدا بووە وێنەت بەدرەنتە گەیشتوتە ئەوێ ئەوانش پێش سەدەی با بڵین کۆتاییەکانی سەدەی 19 بەڵام دوای دەوڵەتی عوسمانی پایتەختی دەوڵەتی قاجاری لەبەرەوە کوردەکان زیاتر ئاشنا بوون بە وێنە دواتریش کامێرا کە هاتوۆتە کوردستانی باکوور زووتر کامێرای بۆ چۆ لەبەرەوەی کوردستانی باکوور بوون لە ئەستانەوە کوردستانی باشووریش لە سەرەتا لە 20 ساڵانی 20ەکانی سەدەی 20دا هاتوۆتە شاری سلێمانی و کەمێکی ترش ئاماژەی پێ ئەوەی کە بەدەست ئێمەوەیە قسەی زۆر لەسەر بکەین وێنەیە سپاس بۆ ئەو پێشێکی جوانی کە سەبارەت بە مێژووی فۆتۆ و هونەری نیگار کێشان بەس ئەمە یەکەم وێنەی ئەم بەرنامە ئەبێت ئەم وێنەی چێ ئەگەر بۆمان باس ئەم وێنەیە ئەوە باوکمە کۆچی دوایی کردووە و ئەوەی لای دەستەڕاستی ئەوە برامە بەڵێ ئەو برامە کە کاتی خۆی لە 1970 لە بەغدا لە سێدارە دراوە خریجی بەشی سیاسی کۆلژی قانون سیاسی زانکۆی بەغدایە لای چە پیشان ئەوە منم ئەویان جەنابەتی بەڵێ درود بۆ گیانی پاکی ئەو شەهیدە جەنابی باوکێ ساڵی کەی هاتوۆتە سلێمانی لە سلێمانی هەر خۆی لە سلێمانیش لەدایک ینی ئێوە کەواتە یەکێکن لە بنەماڵەکانی سلێمانی کە لە سەرەتاوە لە سەرەتای دروستبوونی شارەوە لێرە بوون با بڵێن لە سەرەتای بڵێن سەدەی 20 هاتوین ینی پێشتر پێش جەنگ بەڵام پێشتر تەمەن باپیرامە هەل لە سلێمانی بۆ باوکم هەل لە سلێمانی بوون ئیشی چی بوو مامۆستا باوکم خەفاف بووە ئیشی خەفافی چییە مام خەفافی واتە ئەوەی کە پێڵاوی دروست کردووە بەڵام ئەم کەمتر بەڵێن پێڵاوی دروست پێڵاوی هێناوە ئەتەش کەسێکیش پێڵاوی دروست کردو یا فرۆشتێتی پیان وتووە خەفاف بەڵام خۆی لە خفەوە تۆ کاتە دوورینی پێڵاو ئەو کاتانە ئیش بووە کە بە دەست و کاتی خۆی پێڵاویان دروست کردووە بەڵام ئەمیش ئەتر خەفاف بووە دوکانەکەی لە سەر و بازاری حەوزە وشەکە بووە بە تەنیشت قەیسەری نەقیبەوە قەیسەری نەقیب کەواتە نزیکی قەیسەری وەسمان پاشا بەرامبەر دوکانی کشمان هەبوو هەر لە قەیسەری وەسمان پاشا دوو دوکان بووە قەیسەری وەسمان پاشا لە ساڵی 1970 کە دەسووتێ تقریبی چی یادگاریەکی خۆشت لەگەڵ ڕەحمەتی باوکتا هەیە مامۆستا یادگاری ئەو کاتانە من و بڵێن شەهید و برایەکی تریشم کە ئێسەکانە مامۆستای بەشی مامۆستای کۆلێجی ڕامیاری زانکۆی سلێمانیە ئەویش کە ماستری لە سیاسایە ناو خۆشی دەرچووی بەشی سیاسی کۆلێژی قانون سیاسی زانکۆی بەغدایە دوای ڕەحمەتی برات بەڵێ تەمەن دوای ئەو لەبەر لۆ بچووکتر و لە منیش بچووکترە تەمان ئەویش مەسەلەن کە ئێمە بەیانیان ئەگەر بەیانیان بوونا ئەوە دەچین بۆ قوتابخانەکە لە قوتابخانەی ئەمێزەکی سەرەتایی بوون دوای دەوام دەچین بۆ دوکان یارمەتی باوکمان دەدا تەنانەت تا چواری ئامادەیش یارمەتی باوکمانە هەرسێکمان ینی ئیشی خەفافی لەگەڵ باوکتا کرد دوکانەکە کڕین و فرۆشتنتانە باڵە بەرەکردن فرۆشتمان دەکرد دوکانەکە مامۆستا زۆربەی زۆری بنەماڵەکان بەپی ئەو کتێبەی شەجەرەی بنەماڵە کۆنەکانی سلێمانی 1970 بۆ 1940 دەوەنیە 1970 بۆ 1940 دروستبوونی سلێمانی ژیانی یەکەم ئەو بنەماڵانە بەڕای جەنابێت چەند بنەماڵن کە لەو کتێبە باست کردوون ژمارەیان چەند بنەماڵێ سەبارە بە ژمارە دوو چاپە تەمان من لە 2003 دەستم پێ کرد لە مانگی 5 2003 دوای پرۆژە یەکەم کە سەر و شاروانەکە سلێمانی بوو لە 2008 چاپی یەکەم کردوایەوە دوای 5 ساڵ ئەو کاتانە 223 بنەماڵە بوو 223 بنەماڵ بەڵێ بە بنەماڵی بە 6 بنەماڵی مەسیحی دێرینەکەی شاری سلێمانیەوە ئەوانی 6 بنەماڵن 6 بنەماڵی دێرین بە هەموو کاتە چەند 223 کردو بۆ چاپی یەکەم چاپی دووەم دوای 2 ساڵ چاپی دوم کە 2002 لە بەیروت چاپ کراوە ژمارەی بنەماڵەکان گەشتە 249 بنەماڵە واتە چەند بنەماڵێکی زیادی کرد بەهۆی ئەوەی هەندێکیان ئاگان لێنە بۆ بەڵام ئەوانە بەڵگانەوە بۆ چاپی لەو بنەماڵە زیادکردنا لە بینی 223 بۆ 249 لە شەشە دیانەکانی ناو سلێمانی لەوانی ژمارە زیادی نەکرد ئەوان هەر شەشەکەن بنەماڵی بڵین ئەوانەی کە جوولەکەەکانی سلێمانی ئەوانەیە کە لە سلێمانیا بوون لە سەرای دروستبوونی دوای دروستبوونی سلێمانی و بە چەند ساڵە کە جوولەکەەکانیش لە سلێمانی بوون جووەکان با بڵین ئەوانە لەبەر ئەوەی کەسێکیان نەما بووە لێرە دۆکۆمنت تەقدیم کا بۆ جەناب دۆکۆمنت خوان هەبوون لێرە
ئەوانە کۆن بوون بەڵام لەبەر کەسێکیان نێرە نەبووە کە پەیوەندی بەمنەوە ئەو بنەماڵانی ئەوان بنووسن کەسێک نەبوو بەڵام من مێژوەکانم لە هەردوو چاپەکان مێژوەکانم نووسیوە مێژوی جوولەکەکان باسم کردو بەڵام بەداخەوە کەسێکیان نییە لێرە بمێنێتەوە تاوەکو پەیوەندی پێوکە و ئەو بنەماڵانی ئەوانشم بەخساتە ناوی مەسەلەن من ئەوەندەی ئەو کتێبەتم خوێندە بێتەوە بۆ نمونە بنەماڵی تایە بنەماڵی فاتمە غەزایی کا بڵێن ماڵی مامۆسای نەمر شێرکۆ بێکەس و ئەوانەکە من دڵنیام ئەوانەکە چونکە خوێندومەتەوە لەوانەیە ئێستا جەناب زۆر لە سەرخانەبی بنەماڵەکەی ئێوە بنەماڵی کێتان پێ بنەماڵی میسرەکانەوە بنەماڵی میسریەکان کەواتە ماڵی حاجی مەجی میسری و ماڵی دکتۆر لێر و ئەوانیش لەدایکەوە بەڵێ ئیجا سەبارەت بەوەی ماڵی کەس ئەوە لە دایکەوە لە بنەماڵی فاتمە غەزاییە لە باوکیشەوە بنەماڵی ئەلیاسە قۆچێ وایە بەوەی وەکو جەناب خوێندوتەوە بەڵێ بڵێ مامۆستا فایق بێکەس ئەلیاسە قۆچێ بەڵێ ئەم کاراکتەرە ئەمە کێ ئەوە دایکمە ئەوش لە جەژنی سێم ڕۆژی جەژنی قوربانی مانگی دەی ڕابردوودا کۆچی دوایی کرد درود بۆ گیانی پاشی ڕەحمەتی لێبێ مامۆستا باوکت موالیدی چەند بوو باوکم 1936 36 بەڵێ بەڵام مواردەکەی هەڵەت بوو 1932 بەڵام ئەتر بە 36 ئەو کاتان ئاوا بوو مواردیان گەورە دەنووسی بەڵێ ئەی بە ڕەحمەت بێ دایکێ 1930 کەی زەواجیان کرد بێ 1956 بوو هەر لە سلێمانی باشە مامۆستا ئەی ڕەحمەتی دایکێ ئەو سەر بە چ بنەماڵەیەەکە میسرەکان کەواتە ئەی باوکە سەر بە چ بنەماڵێک سەر بە بنەماڵی بڵێن میراڵیەکانن ساڵی 1956 کۆینی کردووە زەواجی کردووە هەر لە بڵێن ماڵە گەورە ماڵی با و باپیرانی یەکەم جار زەواجی کردو یان ئەو جیابەتەوە باوکی دایکم کە علی بەکر میسریە تەمەمان بەکری میسری لەبەرەوەی لە سلێمانیا نەک بڵێن باپیرەمانە ئەمە باسی بکەین کەسایەتێکی ناسراوە بۆ لە سلێمانیا لە چەند ڕوویەکەوە تەمان یەکێکیان وەستا بووە دووەمیشیان وەستای بینا و شتەرخۆی بنابووە وەستای بینا زووتر بەڵام دواتر جەڕاحیش بووە هەروەها شتێکی تری کردووەکەەوە زۆربەی زۆری بنەماڵەکانی سلێمانی دەناسن دەرمانی سوتاوی ئەو دەرمانە سوتاوی کە کاتی خۆی لە سلێمانی ئەم باپیرەمان بەکر هینی کردووە ئەو دەرمانەی تەرکیب کردووە و ئەویش لە جوولەکەکانەوە وەری کردو کاتی خۆی لە ژمارەی لە ژمارەکانی گۆڤاری سلێمانیا لەسەر ئەوە دواوم ئەو دەرمانە سوتاویە کە گرتوێتەوە خۆی لێزانیوە ئەوەی کە بەردەستی باپیرەمانی کردووە دایکم بووە چونکە باوکی دایکم 1940 کۆچی دوایی کردووە بەڵام باپیرەمان ماوە 1956 کۆچی دوایی کردووە ینی هەر ساڵ کەوتە دوایەوە کە کەوتە دوایەوە ئەوەی کە لە لای بۆ تەمەەن دایکم بووە ئەوە هەروە ئامۆزاکانی دایکم بە تایبەتی نەوەکانی مامە عومەر ئەوە هینیان کردووە بەردەستی باپیرەمان کردو لەو دەرمانیان زانیوە و ئەوەشی کە دەرمانەکەی زانیوە کە بیگرێتەوە ئەوەی کە لە ژیانە مابووە تەمەەن بەدایکمەوە کە ئەو کاتە پێش ئەوەی کۆچی دوای بکە و ئێستا دوو کەسی تریان هەیە هەر ئامۆزاکانی دایکم من ئەو لە دەرمانە دەزانن ئەتر بە غێری ئەوانە کەسی تر لە دەرمانەکە نازانێت خەڵکانێکی زۆر ئەوانەی کە سوتاون لە شای سلێمانە خۆشان ئاگال لێە کە ناوەکانیان نایەنم کە بەهۆی ئەو دەرمانەوە هەتا ئەم دەستانی من کاتی خۆی من کەم ناو یاریم کردووە کە تۆ تە ناو ئاوی گەرمەوە دەستم سوتاوە بۆ دەرمانە چابەوە شتێکی تریشی کردو باپیرەمان تانەشی لەسەر چاولا بردووە تەمان ئینگلیزەکان کاتی خۆی کە هاتن بۆ لای ویستوانە فێری ئەو هینانکە ئەو دەرمانەش و ئەو تانە لابردنە ئیتر ئەو فێری نەکردن بەڕاستی ئینگلیزەکان غیرەدین بوون هەم داگیرکەر و هەم غیرەدین بوون لەبەرەوە وڵا بەنسبە غیرەدینیەوە خۆی زۆر هاوڕێتی لەگە جوولەکەکان نبووە علاقەی بە غیرەدینەکە نەبووە هەر خۆی حەزی کردو بۆ نەوەکانی بێت بۆ نەوەکانی بۆ ئەوان بەکاری نێن بۆ بەڵێ مامۆستا چوویتە مەکتەب دوای ئەوەی ساڵی 1962 لە دایک بووی لە کانێسکان هەر لەوێش گەورە بووی گەورە بووم هەتاوەکو چەند ساڵە دوایەتر هاتینە سلێمانی تازە هاتنە سلێمانی تازە چوویتە چ مەکتەبێ مامۆستا ئەمین زەکی بە ئەمین زەکی بە مامۆستاکانی و کاتە چییە مامۆستاکانی و کاتانە کە هەندێکیان نەماون خوالیان خۆش بێ و مامۆستای زۆر چاک بوون مامۆستاکە هەندێکیشان ئێسەکانە لە ژیانمان و تەمەەن درێژ بن مامۆستا ئەحمەدمان هەبووە مامۆستا ئەحمەدی کوردی مامۆستا
مامۆستا عەلیمانە بووە کە ئینگلیزی پێوتی مامۆستا نەجاح کە هەرماوە ئەم سیانە لە عەرەبی پێوتوین مامۆستا تەیب ئەوە کشتتوکاریشی پێدەوتنی و ئاینیشی پێدەوتی مامۆسایەکی ترمانێ مامۆستا باقی ئەوە ماوە لە ژیانە ئەوە بەڕێوەبەری قوتابخانەکەمان بوو هەروەها چەندین مامۆسایەکی تریش کە مامۆستا سالار و وەرزشی پێوتن لەم بینە دەوری سێ هەفتەوە پێش سوتفەتە ڕۆژێکان لای سەراوە بینیم و ئەوانەی کە خۆشە بینینەوەی مامۆستای ئەوانە ڕێزمانە بووان چونکە بەڕاستی نەک بوو مامۆسایانی سەرەتایی بۆ مامۆسایانی هەموو مامۆستایەک کە ئەوانە خزمەتێکی گەوریان بە نەوەکانی ئەم میلەتە کردو تەمە درێژ بنەوانەی کە ماوانەوان تیشن مامۆستا ئەم وێنەیە کامیان جەنابتی ئەگەر چاوم لێ بێت چونکە هەندێکیان لەبەر ئەوەی ئەگەر بێتە ئەملاوە اینجا خۆم کەوتومەتە سەری ئەم سەرەوە لە ناوەڕاستام ئەگەر خۆم دەستی بخەسەر دێتە خوارەوە ئەوە منم ئەوە شتێکم بەدەستەوە کتێبەوە ئەوە پۆلی پێنجەمی سەرەتاییە لە قوتابخانەی میزەکی ئەو کاتە لەوە ئەچێ ئەو ڕۆژە ڕۆژی پێنجشەممە بێ بەواکە کە شافەی تایە ئەوانە بۆ سڵاوکردنی ئاڵا ڕۆژانی پێنجشەممە کە پێیانە و تەحیە العەلەم دیارە ئەو ڕۆژەیە ئەو مامۆستایەت بیر نییە مامۆستا ئەحمەدە ئەوانە مامۆستا ئەحمەد ئەمەی ئەم لاشیان ئەوەی سەر سوچەکە کە مامۆستاکەی ئەم لایەن ئەو مامۆستا ڕەوزودیە ئەوەی سەر سپێکە ئەوەی لای ڕەوزودی ئەو مامۆستا باوکی کاکە گەنج و ئەوانە بەڵێ جۆگرافیا شتی پێوتی بەڵێ مامۆستا ئەو ڕۆژانی سەرەتایی ئەو کاتە کە هەر سەردە ئەو سەردەماکە کە منیش لە سەرەتایی بووم شتی زۆر خۆش ڕووی ئەیە هیچێک لەوانە پێنجشەممە ئەنا بڵێن لە دوای دەوام بە تایبەتی کەنی بەیانیان بووینایە لە دەرسی پێنجەمە هاتن مەڵهەمیان ئەکردە چامە ڕاستە تۆ بەر ئەوە کەوتوی بەڵێ بەرکەوتم بەڵێ ڕاستە ئەی هەندێک جار فەردە ئارد و ڕۆنماسی و نازانم ئەو جۆرەشتانەیانە تۆ بەرەوانە نکەوتی بەڵێ لە پۆلی پێنجەم و شەشەمیشە بەیانیان لە دوای دەرزی یەکەم و دووەم پەنیرە سێ گۆشەیەەکە ئەوان بۆ دەهێنا ڕۆژانە پەنین بوو ڕۆژی وا بوو شیر بوو لە شوشا بوو شیرەکە دوو جۆر بوو شیرێکیان زەرد بوو لە میوە دروستکرا بوو شیرێکی تریشیان پرتەقاڵی بوو ئەوە هاوکاری تۆ زارێ ئەوزای دەمان بۆ ئەو شیر و شتاوی مناڵی بیرخستینەوە بەس یارمەتیم با ناوبڕێک وەربگرم فەرموو خۆشەویستان ناوبڕێک و دینە وڵاتان جا پێش ناوبڕەکە باسی ئەوەمان کرد باسی شیرمان کرد و باسی ئەوانەمان کرد بەڕاستی ئەوە سەردەمانێکی خۆش بوو جا من ئەوەی کە بیرمە ئاردێکیانە لەسەر فەردەکەی ڕسمی دەستێکی ئاوایی بوو وەکو هاوکاری گەلان ئەوە قەت لە بیر ناچێتەوە ئەو چاپە لەسەر هینیش هەبوو لەسەر نامەی لەسەر زەرفی نامەش هەبوو باسی هاوکاری نێوان گەلانیە کرد بە هیوام لەم بەرنامەیەوە ئێمەش نزاکەین کە ئەو هاوکاریە لە بینی گەلانە بمێنێ وێنەکانی جەنابێ کە هێناوتن ئەوەی کە پەیوەندی بە خێزانی ئێوە هەبێ هەندێکمان لێ باس کردووە ئەم کاراکتەرەش کە باست کرد ئەوە شەهیدی براتەوە ساڵی 1986 لە مانگی 12 شەهید دەبێ لە سێدارا بەرنامەکەی ئێمە ناتوانین زۆر باسی ئەم کارەساتە بکەین لەبەر ئەوەی کە زۆر بە ڕوونی جینۆساید و چەوسانەوەی نەک هەر ڕژێمی سەدامی پێشوو ئێمە چارمەسەری زۆرمان بینیوە لەلایەن ڕژێمە یەک لە دوایەکەکانەوە ئەم هەوەیە ئەو وێنانی کە یەتە ئێرە هەمووی ڕیزبەندی بۆ بکەین بەڵام ئەم جارە وێنەکانی جەنابێ لەبەر ئەوەی زۆربەی زۆریان با بڵێن هینی بۆنەی ترن حەزەکەم بە سربەستانە وێنەی لێ هەڵبژێرین لەبەرەوەی کە
بەڕێزە بۆمان شیکاری بکە وێنەکان. ئەم وێنەیە یەکێکە لە وێنانی کە جەنابتان هێناوتانە ئەگەر باسێکی ئەم وێنێمان بۆ بکەین. ئەو وێنەیە ئەوە ڕۆژێکی لە مانگی 1155 ئەو کاتە بۆ یەکەم جار مەلک فەیسەڵی دووەم دێتە شاری سلێمانی و هەندێک لە کەسایەتەکانی سلێمانی پێشوازی دەکەن. خۆ دوو جار دێت، جارێکیان 1955 جارێکتریشان بەوەی لافاوەکەی ساڵی 1957ەوە دێت بۆ قەرەبووکردنەوەی ماڵانەی زیانیان لێکەوتووە. کەسی یەکەم لە ڕیزی پێشەوە لەم لە ئەوی سدارە لەسەرەکە ئەوە حاجی ئیبراهیم ئاغایە. ئەمە حاجی ئیبراهیم ئاغایە. بەڵێ قەزازەکان. کەسی دووەمیان ئەوان ئەحمەد بەگی متەسەڕیفە. ئەحمەد بەگی تۆفیق بەگ. ئەحمەد بەگی تۆفیق بەگی تابوور ئاخاسیە. کەسی سێمیان حەمی ئەو ڕەحمان ئاغایە. بەڵێ. ئەو ئینە لە ڕینکۆتە سپێکە. بەڵێ. کەسی چوارەمیان شێخ ڕەوفی شێخ مەحموودی حەفیدە. بەڵێ. کەسی پێنجەمیان سدارەکەی لەسەرایە ئەوە تایربەگی نفوسی بابان، تایربەگی بابان، تایربەگی نفوسیان پێوە. ئەی ئەم کەسایەتی تریان ئەم جامانە بەسەرە وڵاتن هەندێکیشی وڵا ئەوانە باش ناسراوەتەوە هەند لای خۆم هەیە بەڵام ئەتر لەوێدا ناوەکانیان. بەڵێ. جا وێنەی تر هەن هەمووی وێنەی ناوازن بەڕاستی من حەزەکەم بینەرانی بەڕێز زۆربەی زۆری ئەم وێنانە ببینێ. ئەم وێنەیان چێن ئەمانە وە بۆنەکەی چییە ئاوا بەیەکەوە ئەم وێنەیان گرتووە. ئەوە چەند کەساتێکی سلێمانین بەڕاستیەوە سەردانی یەکتریان کردووە. مەسەنەوان یەکەمیان ئەوە ڕەشید جەودەتە ئەمە ڕەشید جەودەت ئەو یەکەمیان ڕەشید جەودەت ئەوەی دووەمیان نەناسرەوە بەداخەوە. کەسی سێمیان شێخ سەلامی شاعیرە، شێخ سەلامی عازەبان. کەسی چوارەمیشیان شێخ سەلامی عازەبان. بەڵێ شاعیر. بەڵێ. وە کەسی چوارەمیان ئەوە فواد مەستی. بەڕێز خوا لێ خۆش بوو فواد مەستی. وێنەهایەکی زۆر بەڕاستی لەم بەرنامەیە هەیە. ئەم وێنەیان ئەمانەیان. بەڵێ. بەڵێ. قەیناکە هەرەوەندە کەسی یەکەمیان لەم لاوە ئەوە کامیلی کاکەمینە. ئەمەیان کامیلی کاکەمینە. بەڵێ. ئەم کاراکتەرە ئەگەر بتوانی باسێکمان بۆ بکەی کامیلی کاکەمینەوە لە ڕادیۆی ئەوەیە کە ساڵی 1939 ڕادیۆی کوردی بۆ یەکەم جار لە بەغدا دامەزرا ئەم بەڕێوەبەری ئەو ڕادیۆ بوو وە ڕۆڵێکی گەورەی بینی لە دامەزاندنی ئەو لەو بەشی کوردیەکانە لە دامەزانەکەی بەڵێکە پێشتر بە زمانی عەرەبیش بووە بەشێکی کوردیان نایە ڕۆژان نیم سەعاتیان لە پێشە. بەڵێ لە ناو کۆی گشتی پرۆگرامەکانی ئزگەی بەغایە سەرەتا لە ساڵی 1939 تەنیا نیم سەعات توانیان هەبووە. ڕۆڵێکی باشی هەبووە لە بژانەوەی یان تۆمارکردن و لە فۆتان ڕزگارکردنی ئەو گۆرانی کوردیانەوە بە تایبەتیەوە هەندێک بەرنامە و هەندێک ناوی دیاری تر هەن مامۆستا عەبدولخالید لە ئیزگەی بەغدا وەکو مەسەلەن کاک عومەر هەڵمەت، مامۆستا عەلی مەردان بەڕەحمەت بێ، مامۆستا شەماڵ سایب، ئەوانە ڕۆڵیان هەبووە لەوە کە عادل عیرفان، مامۆستا عادل عیرفان، ئەوانە ڕۆڵێکی زۆریان هەیە. مامۆستا ئەوەی تەنیشتی چێە؟ ئەوە کەسێکی عەرەبە بەس ئەوەی ئەو لایەن ئەوەی عینە لە چاوەکان بەڵێ کەس ئەو تۆفیق وابیە. ئەمەیان ئەوە تۆفیق وابی عەلامە بەڵێ تۆفیق وابی. چی لەسەر مامۆستا تۆفیق وابی ئەزانی مامۆستا؟ تۆفیق وابی ئەگەر بێت و باسی بکەین زۆر هەڵدەگرێت لەبەرەوەی کەسێکی ناسراوە عەلامەیەکە با بڵێن لە بواری مێژووی نووسینەوەی مێژووی کووردا. کەسێکە لە بواری جگە لە مێژووی کورد لە بواری ئەدەبیش و لە بواری زمانی کوردیشە لێکۆڵینەوەی باشی هەیە. یەکی لەوانە بەڵام لەسەر برنچەکەی کوردان زمانی کوردی قەواعیدی زمانی کوردی قەواعید لوغە الکوردیە لە ساڵی 1956 بە دوو بەرەک چاپی کردووە. هەروەها کتێبێکی هەیە لەسەر شوێنەوارەکانی دەربەندی بازیان. من کتێبێکی ناملکێکە بستی لاپەڕێکە من ملەی تاسووزە لە دەربەندی بازیان بە عەرەبی نووسیوێتی. هەروەها چەندین نووسراوی تریشی هەیە کاتی خۆی لەسەر مێژووی شوێنەواری کورد لە مجەلەی سۆمەرا بڵاوی کردوێتەوە لە ساڵانی 50کاندا. بەڵێ سەربازیش بووە کاتی خۆی وەنیە کاتی خۆی ئەم لە دەوڵەتی عوسمانیە ئەفسەر بووە و سەرەتاش بەشداری کردووە لە پشگیریکردنی شێخ مەحموودی حەفید لە دامەزانی مەلیکایەتی ئەوەی کە شێخ مەحموود. ئیتر ئەمە کەسێک بووە بەڕاستی زۆر ڕووناکبیر بووە. ئەگەر چی ئەم تۆفیق وابی دواتر کە ئەتەکێتەوە لە پشگیریکی شێخ مەحموود
تاوانەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو کەسانەی کە پیان وتن جلخوارەکان دژایەتی ئەمانیان دەکەن ئەمانە منەوەرەکان بوون ئەمانە منەوەرەکانی سەدم پێم وابێ پۆستی وەزارەتی وەزیری متەسەڕیفی لیوا بووە دوایی بەڵێ لە بابل بووە لە جنوب لە هەندێک قەزاناحەکانی بووە بە وەزیر و پاشان پێش ئەوەی بڵین لە کۆتایی ژیانی ڕوویکردە لەندەن ساڵی 1984 تەرمەکەیان هێنایەوە زۆر بەشکۆ بۆ زێوێ لە ناشتیان ڕسمێکی ملا بوو بەڵا بەداخۆ ینی مەجانەوە بێنم پێش مردنیەتی بە چەند ڕۆژێک وڵی بەڕاستی ئەوم نەدۆزیەوە بەڕاستی چونکە ڕسمی تریشم هەردانا بوو نەمدۆزیەوە لەبەرەوەی کە ماوەکەمان کەم بوو بینی تەسیقەکە بنیتەوە مامۆستا ئەمەشی ئەوە شێخ سەعیدی پیرانە بەڕاستی وێنەیەکی ناوازەی من پێم وابێ ئەم وێنەیەکێکە لە وێنانی کە کەم بینراوە ئەم وێنەیە لای کەم کەسەیە کاتی خۆشی ئەم وێنەیە بڵاو نەکراتەوە لە نەوەیەکی شێخ سەعیدی پیرانەوە کەسێک وەری کردو کە چوە بۆ تورکیا ساڵانی هەفتاکان کاخۆسەرەوینەوە ئەمە لەبەر ماڵی خۆیاتی ئەو ماڵی خۆیەتی ئەوە لە پێشت ماڵی خۆیەتی شێخ سەعیدی پیرانێکێکە لەو سەردارە کوردانەی کە ڕاپەڕینێکی لە دژی دەوڵەتی ئەتاتورک کرد لە ساڵی 1925 بەڵام زۆر بە بێڕەحمانە نامرۆڤانە ئەو ڕاپەڕینەی دامنکێنرایەوە لەلایەن دەوڵەتی تورکیای کەمالیەوە بەڵێ ڕاستە ساڵی 1925 هەر ئەگیرێت و لە سێدارا درێت ساڵی 1925 هەر گیرە دوای تقریبا مانگێک لە ڕاپەڕینەکە محکەمەیەکی دادگایەکی زۆر بیابانی سۆری و هێنانەکەن جۆرانان دەکەن ئەو چەندین کەسایەتی تر لە ڕابەرەکانی وەکو دکتۆر فواد و ئەوان لە سێدارە دەدرێن بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە. ئەنجا ئێمە وێنەمان زۆرە ئەم وێنەیەش هیچیشی تر لە وێنانی کە لە ناو ئەلبومی بەڕێستایە بڵێ ئەمانیکەن ئەوە سەردانی شێخ لەتیفی شێخ محمودی حەفیدە بۆ لای شێخ ڕەوفی هەنجیرە کەسی یەکەم لارە شێخ ڕەوفی هەنجیرە گوندی بەڵێ ئەوە شێخ ڕەوفی هەنجیرەیە گوندی هەنجیرەی لە ناوچەی بازیان بەڵێ ئەوەش ناوەڕاست ئەوە شێخ لەتیفی شێخ محمودی حەفیدە کەسی سێمیشیان ئەوە مامۆستا مستەفای ڕەسامیان پێوتووە ناسرا بۆ بە مستەفای ڕەسام ڕەسام بەڵێ مامۆستا بابینە سەر ئەم وێنەیە و من حەزەکەم هەندێک شت بە وردی ڕوومکەینەوە لەسەر کارەساتی لافاوەکەی ساڵی 1950 ئەو کارەساتە ئەگەر بۆمان باسکەی وە ئەم وێنەیەش چییە لەناو ئەو کارەساتێ ساڵی لە دەمو عەسرێکی ساڵی دەمو عەسرێکی ڕۆژی 1950 پەڵە هەورێکی ڕەش باڵی کێشا بەسەر شاری سلێمانی لە مانگی دەبڵێ دەمە عەسرێک بوو پەڵە هەورێکی ڕەش لە ڕۆژ ئاواوە و لە بەرانانەوە بەرەو شاری سلێمانی هات وەکو بڵێ بێوێت کارەساتێکی بەدەمەوە بێت خەڵکەکە لە ناو بازارە بوون ویان زانی و ئاتیات دیە شتێک وەکو جاران کات چەنە بێ کات دەمە عەسرێک دەبێ بەڵێ دواتر باران دەبارێت لە ماوەیەکی کەمدا لە ماوەی 20 خولە بۆ 25 خولەکدا دەبێتە هۆی ئەوەی کە لە ئاوی و لافاوێکی زۆر لە بناری گۆژە و توی مەلیک و ئەوانەوە بەرەو گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی بە تەوژم بێتە خوارەوە یەکەم گەڕەکێک کە زیانی لێکوت پێ گەڕێکی مەڵکەندیە دواتریش گەڕەکەکانی بەڵێن دەرگەزێن و سەرشەقامیش بەڵام دوو گەڕک زۆر زیانی لێکەوت یەکەمیان مەڵکەنی دووەمیان سەرشەقام چکە یەکەم مەڵکەنی نزیکە لە و گەڕێکی سەرشەقامیش لەبەرەوەی زۆر هەموو ئاوەکە چێتەوە بۆ ئەو زێرابەی کە لە گەڕێکی مەڵکەنیەوە بە شێوەی تاق دروست کراوە لە سەدەی 19دا هەتاوەکو کونجەکەی سەرشەقام بەداخەوە چەندین ئەو ماڵانی کە ئەو زانیان کەوتونێتەوە زێرابە چکە زێرابەکانی هەڵدڕی ئەو لافاوەکە ئەوەندە بەهێز بوو لێواشە تایەتی سەرێکێتر ئەوانە لەوێ پەتانی و قەرەوێڵە و شتەکانیان ئەوانەی کە زیانیان لێکەوتووە لەبەر خۆردان ئەو بۆ ڕۆژ خەریکی ڕێخستنەوەی و شکردنەوەی مشت و ماڵکردنی بەڵێ چەندین کەس لەوێدا بەداخەوە مامۆستا ژمارەی ئەوانەی کە با بڵێن فەوتان لەو بەڵێ هینە نازانی چەند کەس هەندێک دەڵێن 6 کەسە هەندێکیش دەڵێن نزیکەی 50 کەسە بەڵام هەندێک ئەوە مردنی تێدا بۆ خنکاون بە پێ ئەو مێژووی کە جەنابە شارەزای ئەم کارەساتە ئەوەندە گەورە بۆ عمومی عێراق بگرێتەوە باسکردنی یان تەنیا نەنە مەبەستم هەواڵەکەی تەنیا سلێمانی بوو بەناوخۆی مایەوە یان دەوڵەت دەخاڵەتی کرد لە مەوزوعەکە
پێش ئەوەی باسی وکەن دەوڵەت دەخالەتی کردو ڕاستە بەڵام ئەو لافاوە کاریگەری هەبوو لەسەر شارەکانی تری کوردستان و هەندێک لە شارەکانی تری عراقیش تەنانەت شاری هەولێر کەسانی هەولێر و دووهۆکیش وە تا کەرکووکیش نیگەرانی خوان و ناخۆشحاڵی خوان پێ ناخۆشحاڵی خوان بۆ خەڵکی سلێمانی دەربڕی تەنانەت یەکێک لە شاعیرەکانی دانیشتوی شاری هەولێر کتێبێکی بە ناوی لافاو دەرکرد و هەروەها چەند شاعرێکی کەرکووکیش و هەروەها لە هەندێک لە ئەدیبەکانی شاری دووهۆکیش پیان ناخۆش و ئەنجا هەروە شارۆچەکانی تریش نەک با بڵێن شارە گەورەکان زاخۆی ئامێدیە هەڵەبجێ ڕانەیە قەڵازێ زۆر لە شارەکانی تریش پیان ناخۆش بوو شارۆچەکان کودا ئینجا بەنسبە حکوومەتی عراقیش کە ئەو کاتانە سەردەمی پاشایەتی بوو مەلێک فەیسەڵی دووەم کە ئەو کاتانە پاشای عراق دەبێ دوای چەند ڕۆژێک لە لافاوەکە تقریبی بە 2 هەفتەیەک زیاتر دێتە سلێمانی و دێتە لە سەرای سلێمانی دابەزێەوە لە ژووری استراحەتی دابێنەوە چەند کەسایەتێک و بەڕێوەبەرەکانی شاری سلێمانی تاوان پێشوازی لە دەکەم من خۆم نمونەیەکم ڕسمێکم لاوەوە بەداخەوە نەمان هێناوە کە چەند کەسایەتێک پێشوازی دەکەن بۆ ئەوەی بچین بۆ لای و ئەوی شاتوو بۆ بزانە زیانەکانشان بۆ ئەم وێنەیە نەخێر ئەم وێنەیە علاقی بوون علاقی بۆ 1955 ئەوان ساڵی 1955 ئەو بازرگانەکانی سلێمانی پێشوازی لە هینەکەن لە مەلێک فەیسەڵی دوم دەکەن بەڵێ ئەمە بازرگانەکان و زیاتر لەواچی ئەشرافی شار بێ کە هاتوون بۆ پێشوازی کاو سەڵتەیان لە بەرایە جلی کوردی و کاو چاکەت کەواو چاکەتی دووبەرۆکی شیتیایە کە ئەمە جۆرەها جۆری بەستنی جامانە و مشکی تێکەڵاو بەڕاستی شار بۆ کەسایەتیانەوە جوان بووە کە پێشوازیان کردووە هەمووی بچین و تۆژەکان هەرێکە بە شێوەی تایبەتی خۆی پێشوازی لەو میوانە عالی جەنابانە کردو کە هاتوۆتە ئێرە باسی ئەو یەکێک لە بەرهەمەکانی جەنابێ باسی سەرۆکی شارەوانیەکان و وەکیلەکانیەتی لە 1990 بۆ 1990 بۆ 2003 چاپی یەکەم چاپی دووەمیشم بۆ 2010 شارەوانی سلێمانی و سەرۆک وەکیلەکانی واتە نوێژی شارەوانی ئەمە وێنەیەکە پەیوەندی بە شارەوانی سلێمانی بەڵێ گەر باسێک لەسەر ئەم وێنەیە و لەسەر مێژووی شارەوانی مامۆستا شارەوانی لە سلێمانیە ساڵی چەند بۆ یەکەم جار دامەزراوە ئایا لە سەردەمی عوسمانلیەوە هەیە یان لە دوای هاتنی ئینگلیزەوە هەیە بۆ یەکەم جار شارەوانی سلێمانی وەکو لە کتێبەکەم باسم کردوێتەوە شارەوانی سلێمانی سەرۆک و وەکیلەکانی ئەوە ناوی کتێبەکەی 1970ەوە بۆ 2023 ئەمە چاپی یەکەم چاپی دومیش ئیزافی کراوە چەند سەرۆک شارەوانێکی تر هات زیادیان کرد بۆ 2010 ینی دوو جار چاپ کراوە تامان یەکەم جار کە شارەوانی سلێمانی دادەمەزرێت ساڵی 1970 لە سەردەمی عوسمانەکاندا پیان نەوتۆ شارەوانی پیان وتۆ هەیئەتی مەشوەرەت هەیئەتی مەشوەرەت بەڵام وشەی بەلەدێ لە زمانی مەلیکیەتیە یعنی زمانی ئینگلیزەکان لە دوای دامەزرانی دەوڵەتی عێراقی لە مانگی 1920 شارەوانی سلێمانی ناوەکەی گۆڕا بۆ بەلەدیە بەڵام ساڵی 1958 بۆ یەکەم جار لەلایەن شاکر فەتاحەوە وشەی بەلەدێ کرا بە شارەوانی و ئەو کاتە بینای شاکر فەتاح ئەدیب و ئەم کارکتەرانە من پێم وابێ ئەمەی ناوەڕاستیان مەسا جەمال بابانە ئەوانی تر لەوە ئەچێ با بڵێن ئەندامانی ئەنجومەنی شارەوانی بن بەڵێ ئەوە ساڵی 1960 کە کاتی خۆی جەمال عەبدولقادر بابان ئەوە لەوێدا بەڕێوەبەری شارەوانی سلێمانی بووە سەرۆکی شارەوانی بووە ئەو کاتە پیان وتۆ بەڕێوەبەرچووکە بەعسیەکان کە هاتنە سەر حکم ساڵی 1960 سەرۆکیان کرد بە بەڕێوەبەر لەبەرەوەی لەگەڵ سەرۆکی ئەم کەسایەتیانە تایەتی لە هەموو جۆرەکانی تایە کەسانی تربەویتیایە من پێم وابێ ئەم کاراکتەرە مامۆستا غەفوری مەلاعەلیەوە نیە کەسی دووەمەشێکێکی دیانە کە ئەوە قەشە یوسفپەریە کەسی دووەم لای چەپەوە قەشە یوسفپەریە واتە ئەوان گویان بە هەموو چین و توێژ و دیانەت و مەزەبەکان داوە بۆ ئەوەی کە شتێ بکەن بە هەمویان منفعەتێکی گەورە بێ بۆ شاری سلێمان ڕاستە مامۆستا ئەم وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی ئەگەر باسێکی بەڵام پێش ئەوەی باسی ئەم شازادانی شار بکەین حەزەکەم ناوڕێکی تریش وەربگرین و بێنەوە لا جەناب
خۆشەویستانم ناوبڕێکی تر و دێنەوەلاتان. نابڕەکە ئێمە باسی ئەو وێنەیەماندا بەزان وێنەی 5 ژنی سەلاری سلێمانی ئەمەمانەوێ باسیکی ئەم وێنەیەمان بۆ بکەی. ئەمانە کێن؟ هەندێکیان نەناسەوەتە بەڕاستی، بەڵام ئەوەی ناوەڕاستیان حەفسەخاین نەقیبە، بەڵێ ئەوەی ئەم تەنیشتیشیان بەهێ معروفە. کامیان؟ ئەوەی ئەملایەن یەکەمیان بەڵێ ئەوان بەهێ معروفە بەڵێ با عینەکان ئەوە بەڕاستی، بەڵام زۆر نییە نەناسەوەتە هەندێکیان. چکە من ئەوە وێنەیە لە هەوڵی ساختکردنەوەی دابووم، بەڵام ئەتر ئەوە بەرنامەکە ئێمە نیهێشت هەوڵەکە سەرجاری کردوی ناخۆم ساخم. من باوەڕم وایە کە هیچیان بەهێخانی معروف لەوە ناچێت، لەوە ناسیێنە خێر، بەڵام بەڕاستی سەر و بەست و ئەو بەهێ معروفەنا، ئەو بەهێ معروفە نیە ئەوەی منەڵم بەڵێکی تر ئەو معروف ناوەی کە ناسراوەکە نایەکی ترە. با منیش هەڵیتیانەکەم بۆەوەیکەوە جەنابتان سەرپشک بن لەوەیکەوە بە دوایە بگەڕن سۆراکی بکەن. بەڕاستی وێنەیەکی زۆر مێژوویە، بە تایبەتی جلو بەرگەکانیان هەمووی گوڵی گەورە و کەوای ناودار و سەر و بەست و بەڕاستی لە خۆیان دێ درێخ بۆ ئەو زەمانەکە ئەو ژنانە بەو شێوەیە خۆیانە گۆڕی دنیایان جوانترە کرد. ئەوەی کە یان وتیەوە بە معروفە وتمە گومان مێ بەسکان بێ معروفوتیەوە نا وتمە وتیان بێ ئەم وێنەیان ئەمە وێنەیە ئەمە چییە؟ شار خرۆشاوە لێرە چییە مەسەلەکە؟ بەڵێ ئەوە شەقامی کاوەیە لە بەردەکی سەراوە، ئەو بەردەکی سەرایە بەرەوخوا شەقامی کاوەیە. بەڵێ ئەو ئوتێل شیرینە، ئەوە ئوتێل شیرینە، ئەوەشان ئوتێلەکە حاجی برای ماخایە کە لە ژێر وشاخانی شعبە. ئەم بەریان ئەوە شوێنی مەکتەبی فەیسەڵیەیە کە مامۆستادڵنیە ئەو ئوتێلە هینی برای ماغایە. بەڵێ حاجی برای ماخا بوو. بەڵێ ئەوەی ئەم بەریشیان تەبعاً ئەوە شوێنی مەکتەبی فەیسەڵیە و ئێستا بۆتە بازاری عەسری. ئێستا هەروەکو خۆیەتی، ئێستا هەروەکو خۆیەتی. بەڵێ ئیجا ئەوە ڕۆژێکە دوای ڕاگەیاندنی بەیاننامەی 11 ئازاری 1970 کەواتە 12 سێەوە 12 1970 بەڵێ. اینجا ئێستا ئەم وێنەیەش لە ناو ئەلبومەکانی جەنابتایە. ئەمانە کێن و بۆنەکە چییە؟ ئەم سەربازانە لە بەردەمی ئەم بینایە ئەم کۆشکا وەستاوە. ئەوە بینای کۆشکی ڕەحابە، کۆشکی ڕەحاب لە بەغدا. بەڵێ کۆشکی ڕەحاب کۆشکی شاهانە کە فەرمانڕەوایی تاکراوە. ئەو سێ کەسە هەرچیان کوردن، کەسی یەکەمیان لەم لاوە ئەم کەسایەتیە. بەڵێ ئەوە مستەفا سعید کۆییە. ئەوەی دووەمیان ئەحمەد محەممەد شارسوارە. ئەوەی سێمیشان محەممەدی ڕێحانە، هەمێ ڕەشی ڕێحانە پێڵن. ئەمە لە دوای کودەتاکەی عەبدولکەریم قاسمە بە چەند ڕۆژێک، دوای چواردەی تەمووزی 1950 بە چەند ڕۆژێک ئەو سێ کودە لەوێدا بوون. پێشم وابێ یەکێکیان لەوانەیە کە پشگیری بەتابەتی ناوەڕاستن پشگیری لە کودەتاکە کردووە کە پیان وتن زباط لە حرار. بەڵام ممکنە ئەو پشگیری لە پشگیریەکان بێتەوە. بەڵام ئەگەر مەسەلە ڕێز مستەفا ئەمە یەکەمیان نه ئەوە مستەفا سعید کۆی ڕێز مستەفای تێدانیە. مستەفا سعید کۆی ڕێز مستەفای تێدانیە نەخێ تێدانێت چکە ئەوێ شێکێکە لە کاراکتەرە لە ئەفسەرە ئازادی خوازەکانە بۆ ئەوەی کەوا ڕۆڵی ئەو جوامێرەش لەو ڕۆژەیە لە یاد نەکەین. مامۆستا ئەم وێنەیە وێنەیەکی مێژووی جوانە. ئەمانە کێن؟ ئەمانە هاوڵاتیانی دانیشتی گوندی عەبابێلی بناری چیای شینێژوێن لە نزیک هەڵەبجە. بەڵێ ئەمانە هۆی چی ئەمانە لێرە؟ ئەوە سەردانیان کردووە بە تابەتی ئەوەی کەسی یەکەمیان لای ئەو سەر ئەوە شێخ نووری شێخ ڕەشیدە. ئەوەی کەسی ئەوە زابط بووە ئەوەی ئەو سەر ئەم جلسپیا نا ئەوەی ئەو سەر ئەو سەر ئەمەیان یان ئەوە بەڵێ ئەوە شێخ نووری شێخ ڕەشیدە ئەوە ئەفسەر بۆ لە سوپای عراقیدا سەردانی کەسوکاری کردووە. بەڕاستی وێنەیەکە لەلایە ئەم وێنەیە من هەموو جارێکە ئەیبینم بەڕاستی هەموو مناڵی خۆمی تیا ببینمەوە. ئەم وێنەیە سابونکەرانە بڵێ
ئەمە لە کەبابخانەیەک بوو کەبابخانەکەی بەڕەحمەت بێ وەستا عەبدوڵای سەی شەریف هەموو جارەکەیان ناردم بۆ کەباب بە ئەو کاتە سینی شانایینێ لەگەڵ خاولیە کە ئەچوین بە سەفەری ئەمان بردەوە ئێتر دانیشتین تێر سەیری ئەم ڕسمەمە کرد تا کەبابەکانیان بۆ ئەبرژاندین ئەو کاراکتەریکیان کێیە ئەو کەسایەتی کە باش ئەوە کاک برایمە خاوەنی حەمامی سەرچناری ئێستا ئەوەش لە بەرامبەریە ئەو بینەکەی سابونکەرانە ئەو چخمەکەی سابونکەرانە ئەو بینایش کە لەسەرەوەتی تا چەند ساڵێکیش لەمە پێش مابوو بەڵام دوای ڕوخانیان بەڵێ سەفەر سلێمانی بەڕاستی وێنەی زۆر جوانی تایە ئەنجا ئەم وێنەیە چییە؟ ئەوە وێنەی هونەرمەندانە چەند هونەرمەندێکی شانۆیە گەلە لەو هونەرمەندانە تەمەن ئەو بەشداریان کردووە لە هونەرمەندە ناسراوەکانی شاری سلێمانین تەمەن هەندێکیان هەیە شێوەی خۆی گۆڕیوە بەپێی ئەو دەورەی کە داویانێت بەڵام ئەوەی لەو سەری سەرەوەیە کە ئەڵێ ئینزیبات وایە بەڕەحمەت بێ کاک ئەوە سەلاح باڵا بەرزە بەڵێ وێنەکە زۆرن بەڵام مامۆستا عومەر عەلیەمین بەڕەحمەت بێ مامۆستا حەسەن تەنیا کەمال سابیری تێدایە بەڵێ خات و گەزیزە کاکە حەمە ڕەشی هەرس زۆرن بەڕاستی یەکێکە لەو چالاکیانە و ئەم کاراکتەریشان ساڵح دڵخۆشە بەڕەحمەت بێ کە یەکێک بوو لە ئەکتەرە کۆمیدیا هەرە باشەکان بەڵام زوو دنیای بەجێهێشت و درود بۆ گیانی پاک ئەم وێنەیە چییە مامۆستا؟ ئەوە وێنەی گەڕێکی مەڵکەندی ئەو گومبەزانە لەوە چ هەمان بوو بەڵێ سە نەماوە ئەو شوێنە نەماوە بەڵێ ئەو وێنە دەگەڕێتەوە بۆ کۆتایی ساڵانی بیستەکان مامۆستا هەرچەنە من زۆرە لێ ناکەم بەڵام وشەی مەڵکەندی بە پێی بیری جەنابێت لە چیوە هاتووە؟ مەڵکەندی وەکو لە هەندێک سەرچاوەدا باسێک گوایە ئەڵەن لە مەلیکە خانم هەبوو کاتی خۆی پێشەوەی شاری سلێمانی دروستکە ئافرەتێکی بڵێن ئافرەتێک بە تەمەن بووە گوایە ئەڵێ لە مەلەکە خانم هاتووە هەندێکی تریش ئەڵێنە ئەو شەیە هەندیە هەندێکی تریش وای بۆ دەچن کە ئەمە مەڵکەندی لە وشەیەکی ترە کە کەند ینی با بڵێن ئەوە کەندێکی تیا بوو ئەتر هەرێکە لە هەرێکە شێوەیەکی پێدەڵێ بۆ مەڵکەندی بەڵام بە تەواوەتی ساخ نەبێتەوە ئایا ناوەکە لە چی هەیە ئاواش ئەوانەمێ ئاران بەڵام بەڵێ ئاران و ساخ نەبێتەوە مەڵکەندی کۆنترە لە سلێمانی بەریسبەت ئەوە کە باسی کەم مەڵکەندی کۆنترە سلێمانی چکۆ کاتی خۆی سلێمانی کە ساڵی 1970 برایم پاشا و مەحموود پاشا و برایم پاشا کە دێن سەرای سلێمانی و ئەوانە دروست دەکەن پێش تەسیس بڵێ پێش 1970 دێن دروستی دەکەن بەڵام پێشتر هەڵ مەڵکەندی هەبووە پێش مەڵکەندیش لە سەردەمی ئاشووریەکانە بەپێی ئەو دەپەکان دەپەنووسراوەکانی ئاشووریەکانە ئەم ناوچەیان پێوتووە زامۆ بەڵام زامۆ مامۆستای زامووە دووناوە زامۆ و زاماشی پێوتەوترێ لە نووسراوەکانە زامۆ و زاموە یۆنانەکانیش لە ئاشوورەکانیان وەکتوتوانە زامۆس بەڵام ئاشوورەکان بە زامۆ بە زامان پێدەشتی سلێمانی لەسەر بنیادراوە مەڵکەندیوانە پێڵەن زامۆ ئەو کاتانە زامۆ یا زامۆز یا زامووە کە سێناوەیە زامۆسەکە یۆنانە چووکە هەموو شتێکی یۆنانی سێکی پێوەکێنن مەسەلەن ئەمان بە سلێمانی نەبووە ئەمە تا شارە زوریش ڕۆشتووە بەڵام ئەگەر بێت و وشەی سلێمانی ئێمە بزانین وشەی سلێمانی کاتی خۆی لە پێش زایناچی پێوتووە ئێستا من ڕوونێکەمەوە بە نووسراوێکی مێژووناس و شوێنەوارناسی ئەوروپی سپایزەر کە ئەمە شوێنەوارناسێکی زۆر بەناوبانگە کە چەندین لێکۆڵونەوەی هەیە لەسەر مێژووی عێراق و کە کوردیشی تێدا گرتوتەوە کتێبێکی لە ساڵی لە ساڵانی 1950کانە دەرکردووە کە باسی شاری سلێمانی دەکات و من لە کتێبەکەشمان باسم کردووە ئەڵێ شاری سلێمانی ئێستەکانە کاتی خۆی لە پێش زاینە پێیان وتووە سیلۆنا دەقاودەق شاری سلێمانی ئێستەکانەیە کەوتبووە ڕێگای نێوان بازیان کە بازیان هەر ناوێکی کۆم بووە لەگەڵ شاری ئەکباتان کە هەمەدانی ئێسایە شاری ئەکباتانیش پایتەختی دەوڵەتی میدیا بووە شاری سلێمانی کەوتووەنە ئەو ڕێگە بازرگانی ترانزیتی بینی ئەو دوو شوێن بە پێ قسەکەی جەناب کاتە بازیانیش شوێن بووە بازیان زۆر کۆنە بەڵێ بازیان زۆر شوێنی ئاساریشی بەڵێ بە ئاشوورەکانیش لە نووسراوەکانی ئەم وێنەیە وێنەی پیاماقوڵانی شارن پێدەچێت ئەمە مامۆستا شێخ محەممەدی خاڵ بێ بەڵێ ئەمە هۆکەی چیە مامۆستا ئەم پیاماقوڵانە ئەوە با بڵێن شەقاری حەفیدە ڕقم 6 با بڵێن هۆی چییە مامۆستا ئەمە گەڕانەوەیانە لە ناشتنی حەبسەخانی ڕەقیب لە گردی سەیوان دوانزەی چواری 1950
دەینێژن 53 بەڵێ لە هێشتا مەلیک ماوە لەو کاتە بەڵێ. مەلیک مەحمود مابوو بەڵام ئەو کاتە شێخ محمود لەژێر مراقەبا بوو لە داریکەلی لەژێر بەڵێ نەیتوانێ بێتەوە نێتوانیەوە نیانیشتووە وێنین تری ناوازە زۆرن بەڵام کاتی بەرنمەکە زۆر کەممان ماوە ئەمە وێنەیەکی جوانە ئەمە کوێ مامۆستا هەمەدانە پردەکەی قلیاسانە ئەگەر وێنەکە بینی وازانی هەمەدان ئەسفەهان شوێنەکە لەو بابەتە بەڵام پردی قلیاسانی سلێمانی بەڵێ پردی قلیاسانی سلێمانیە کاتە خۆی تەمە سیارە ئەوەندە نەبووە ئەوە لێوا سیارەی بڵێن لۆریەکە لێەوە بەسەرا دەڕوا خەڵکی لێرە بە پێ کە ڕۆشتن بۆ ئەو بەر بۆ بەکرۆژوانە بەسەر پردەکە ڕۆشتون ئەوەش چەمەکەی قلیاسان ئاوەکەی لێەوە بەڕاستی پردێکی جوانە بەڵام بەداخەوە ئەو پردە جوانە ئەسەریە نەماوە ڕووخاوە ڕوخانیان کە دەبوو اینجا من ئەمەوێ پۆزش بۆ جەناب ببێنمەوە کە بەرنمەکەمە ئەلێرا کۆتایی دێ ئەمەش ئەکەین بە دوا وێنەی جەنابێ ئەم وێنەیە وێنەی دوامین وێنەی ئەم بەرنمەیە ئیشاڵە دوای وێنەی جەناب نامە کوێ مامۆستا ئەوە لە کاتی سەفرێکی هینماکەم زانستی لە پۆلی باڵێن قۆناغی چوارەمی بەشی مێژوو ئەوە ئامێدیەکی کە لە گۆڕی میرێک لە میرەکانی منشینی بادینان لە شارۆچکەی ئامێدی ئەوە یەکی کە لەوایە چەند گۆڕێکی تیشتایە سەرەکەش ئێمی گومەزە ئەجا مامۆستا بەڕاستی من نیگەرانی ئەوەم کەوا بێبەش ئەبین لەو هەموو زانستەی کە هێشتا ماوە نەوتراوە سپاس بۆ ئامادەبوونێ بۆ بەرنمەکە و من پێم خۆشە لە بەرنامی وێنەکانی دوێنێشە لەگەڵ جەناب تا وێنەیەکیش بگرین زۆر زۆر چاکە بنیش ئەوەیە کە زۆر سپاسی جەنابتان دەکەم و ناوی کتێبێکیش ئەگەرچی بیرچوون بێنرێت لە بەرهەمەکانی من کتێبێکە لە مانگی نوێی 2012 چێکی مناڵانە بە ناوی ڕۆژێکی لە بێنەچۆ چاپکرا زۆر سپاس خەرمان بەرەکەت مامۆستای جان زۆر زۆر سپاس بۆ جەنابێت خۆشەویستانم تا بەرنمەیەکی تر و کە ساعتێکی تر بەخواتان ئەسپێرم